سەرقاڵی پاکردن و وشکردنەوەی بستەن، هەندێکیان خاوەن بەرهەمن و هەندێکیشان کرێکار. گوندی گێژەکان لە گەرمیان بەناوبانگە لە بەرهەمهێنانی بستە. لە باشترین وەرزی چاندنیشدا بەرهەمی بستە ساڵانە لە ناوچەکە دەگاتە زیاتر لە 7,000 تەن. باهۆی نەبوونی پاڵپشتی و گرفتی کەمی ئاویش بە بەراورد بە 8 ساڵی ڕابردوو ئەمساڵ کەمترین ڕووبەری زەوی بە بستەدا چێنراوە کە ناگاتە 102 زەوی. یەک مانگ شەو پاسێکەین لەبەر بەراز فستەکە نەخۆوە. دووبارە کە فستەی گرت 4 مانگ شەو پاسەکەیەتی. لە مانگ 11 هەڵەکەنی ئەیتێنە ئەم شوێنە پاکێکەین وشکێکەین لەبەر ئەوە بینێنە بازار بیفرۆشین. ئەم ساڵ لەبەر وشکە ساڵی بوو چارە ساڵان تر زۆریانە کرد. ئەم ئەوەی زۆریە کرد وە حەساکات بۆ 50 فەلا فستەی کرد. بستە لەو بەروبوومە ڕووەکیانەیە کە دەچێتە پیشەسازی بەرهەمهێنانی ڕۆن و دروستکردنی چەرەزات و شیرینی و پاشماوەکەشی بۆ ئالیکی ئاژەڵ بەکاردێت. ئێمە ئەسفادەمان لە گڵاکەی هەیە، ئەمانیش ئەوە دانەکەیەتی بۆ خۆیان لێرە وشکێکەنەوە پاکیەکەن بۆ خۆیان. ئێمە گڵاکەی بارەکەین ئەوین بۆ لای خۆمان بۆ لادەی خۆمان بۆ حیوان، چونکە بە بۆنەی وشکە ساڵیەوە ئێمەش ئەسفادە لە گڵاکەیەکەین. بە بازاڕکردن گرفتی بەردەم ئەو جوتیارانەیە کە ساڵانە سەرقاڵی چاندنی بستەن لە بازاڕی ناوخۆشدا کەمتر ساغ دەکرێتەوە و پێویستی بە هەناردەکردنی دەرەوە هەیە. وەکو ئەوەی ئێستا تێچووی چاندنی هەموو کشت و کاڵێک گران بوو بە پێی گرانبوونی نرخی دۆلارۆمانە، هەمان شێوە تێچووی ئەو بەروبوومەش هەروەها گران بووە. و لەبەر ئەوەی وەکو بازارکردنی کێشەی بازارکردنی هەیە، ئەوش ئەوەیە ناچێتە قاڵبی ئەوەی کە وەکو بەروبووم وەکو گەنم کە ساڵانە بازاڕی هەیە و حکوومەت تەسویقی بووە کات. لەبەرەوە جوتیاران بەڵێ کێشەی تەسویقکردن بە بازارکردنی ئەو بەروبوومیان هەیە. مانگی ئایار وەرزی چاندنی بستەیە و مانگی تشرینی دووەمیش وادەی هەڵگرتنەوەیەتی. بستە دەوڵەمەندە بە ڤیتامینەکان و کانزاکان. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، گەرمیان.